سڵاوتان لەبێت بینەرانی وێزگای نیوز. تەوەری ئەمڕۆی بەرنامەی مایەک لە هاوڵاتیان ئەپرسین شانازی بە چ شتێکی خۆتەوە ئەەکەیت کاتێک ڕەفتارێکی جوانت بەرامبەر کەسێک نواندووە یاخود کارێکی باشت کردو لە بەرامبەرە بۆتە هۆکاری ئەوەی کە دڵت پێی خۆش بوو بێت و شانازی بە خۆتەوە بکەیت. بینەرمان بن. تاکو ئێستا شانازیت بە چ شتێکی خۆتەوە کردو یاخود کارێکت کردبێ ڕەفتارێک کرد نواندبێت لە بەرامبەریا بوو بێتە هۆکاری ئەوەی کە دڵت پێی خۆش بوو بێ و شانازی بە خۆتەوە بکەیت. وەڵام من لە دنیا شانازی بۆ کەم لە ژیانما خیانەتم لە گەل و نیشتیمان نەکردووە و ڕقم لە هیچ قەومێ نەبووە و هەموو قەومێکم وەکو یەک سیر کردووە بەس بینی خراپ و باشم فەرقیم کردووە هیچ ئینسانی خراپ و ئینسانی باش. لێبوردن سیفاتێکی جوانە یعنی پێویستە لە هەموماندا هەبێت. واتە کەسێکی لێبوردەیی و لێبوردەیت شانازی بە خۆتەوەکەی کە کەسێکی لێبوردەی بەس لە هەموو شتێکیش نابڵێن لە هەموو شتێک ببورم بەس لێبوردەی سیفاتێکی جوانەگە بتوانی جێبەجێکەیت. بابزانم شانازی بە چ شتێکی خۆتەوە ئەەکەی ڕەفتارێکی جوان بەرامبەر کەسێک نوان دەبێتت کارێک کە کردبێتت بوو بێتە هۆکاری ئەوەی کە خۆت دڵت پێی خۆش بوو بێت و شانازیت بە خۆتەوە کردبێت. شانازی بۆ کەم کە خۆم لە هیچ کەس بە گەورەتر نازانم شانازی بۆ کەم کە سۆز و بەزەین بۆ هەموو کەسەیە. بزانین هیچ کارێکت کردووە کە بوو بێتە هۆی ئەوەی کە دڵت پێی خۆش بوو بێت و یعنی شانازیت وە گوتمان بە خۆتەوە کردبێ کارێکت کردبێ ڕەفتارێک بەرامبەر کەسێک نوان دەبێتت. وڵاهی ئەو کاری کە شانازی پێوە ئەەکەم زۆر بە سۆز و میرەباین لەگەڵ قوتابیەکان ماوەکو و دایک نەگوەکو و مامۆستا. شانازی بە شتێکەوەی کەم دایمەن ئەو کەسانەی کە لە خواری خۆمەوە بن یعنی با بڵێن لە خواری خۆمە من زۆر بە چاوێکی گەورەتە سەیریانم کردووە یعنی بە چاوی سووک سەیریانم نەکردووە شانازیش بەوە ئاکەم بە حیاتی لە خۆم گەورەتر زۆر لە خۆم گەورەتر سەیرم نەکردووە یعنی بەقەت ئینسانیەت تەماشایم کردو شانازی بۆ شتانی خۆمەوەکە. شانازی بە چ شتێکی خۆتەوە ئەەکەی یاخود ڕەفتارێک نوان دەبێ کارێکت کردبێ لە بەرامبەر یا دڵت پێی خۆش بوو بێ شانازیت بە خۆتەوە کردبێ کە تۆ ئەوەت کردووە. زۆر شانازی بە خۆمەوە ئەەکەم کە توانیمە زەردەخەنە بخەمە سەر لێوی میلەتەکەم و توانیمە بە نواندنم بە بەرنامەکانم دڵی خەڵک خۆشکەم زۆر شانازی بە خۆم وەکەم کە بووم بە هۆکارێک بە وەسیلەیەک بۆ دڵخۆشکردنی میلەتەکەم. بێگومان ئێمە هەمومان ینی کەس نییە نەتناسێ بە کارە جوانەکانت بەردەوام خەندت خستۆتە سەر لێوی خەڵک لە کاتێکا کە لەوەیە لە ئێستاە ببار و دۆخێکی ناخۆشە خەڵک بڕوات. بابزانین بەدەر لە کارە هونەریەکانت چ شتێکی تر بۆتە هۆکاری ئەوەی کە شانازی بە خۆتەوە بکەیت. شانازی بە خۆمەوەکەم لەبەرەوەی جگە لە کەسابەت و جگە لە لوقمەی حەڵاڵ و پارەی حەڵاڵ پەنام بۆ هیچ شتێکی تر نەبردووە و بە کەسابەت و بە ڕەنجەشانی خۆم ژیاوم زۆر شانازی بە خۆمەوە کەم کە پارەی ڕەنجەشانم دەرخواردی ماڵ و مناڵەکەم ماوە. لە کۆتاییدا ئەڵێم کاتێک لە تنگانەدا لەسەر پێیەکانی خۆت وەستاویت و شکری خوددا ئەەکەیت کاتێک نابیتە مایی ئازار بۆ هیچ کەسێک زۆر جوانە باوەشێک بە خۆتدا بکەیت و بڵیت شانازیت پێوە ئەەکەم تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.